دوێ یەرێ چوار پەنج شێش حەوت 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 هەشتا و یەرێ ساڵێن دلێ و ئیکوانە ژیوای ژیو حەفتا و پەنج ساڵێن جەخەم و شادی و خوڵق و ئێ وەڵاتینە بەشدار بیا بەڵام بەش و من جە ژیواینە هەر تەنیایی بێ و تەنیایی تەنیا ڕەفیق و بێدەنگی و تەنیایەکام کە هەمیشە لامۆ بێ و تەنیا ژناسا شمشاڵەکیم بێ خوا عەفوەشکەرۆ تاتەم و واچێ ئێنە تەنیا یادگار و بابەیتانە کە ساڵهای ساڵا حەکایەت و تاریخ و فەرهەنگ و ئی وەڵاتی گێنڵۆوە پەیما قەیمێ لاو ئێمە پاسە گێڵناوە ماچا حەوت دلی گرت و دینە ئاسمانیەکانە ژمارەیەوە مەبارەک بیەن وە پەیفرە و چێواوا خوا شاکردن و ئێسە حەوت ئاسمانەی حەوت ئۆڵاڵانەی حەوتەوانا حەوت شەوانەوڕێ و حەوت مەقام و شمشاڵی ژێوا و منیش پێسە حەوت بەزم و شمشاڵەکێم بیەن بە حەوت بەشێ کە هەر بەشێوەش داستان و حەکایەتی ئینا پەشتیشۆ خەڵک و هۆرامانی سەدان ساڵێن ژیوای شابەدەنگ و ئەهورایی شمشاڵی ڕازنانەوە باوەڕ شاپانێنە کە مۆسیقا جەگرت و بەشەکا و ژیوای شانە ڕەنگشدانە من پاسەم ژنیە نماچا عەمر و شمشاڵی وەرگێڵۆوە پەیەرێ هەزاری و پانسەد ساڵاچێ و وەڵتەری ماچا یەکەم جار جە پێشۆ پەلەوەرا و مایەی چەدارشێلانی و نێچەی وەشەکریێنە شمشاڵە حەوت بەنێنە و ئارۆ فرەتەر جە برینجەی وەشەکری و قەدیم جەهۆرامانە بەبەر ئاما و ڕووچیاری بەزم و سەحەریێ دریانونە ڕووچیار لاو مێهرپەرستەکاوە کە قەدیم چی وڵات و ئێمە نەبیێنێ
هێما و نور و ڕۆشنایی و دڵگەرمی ژیوای شابیان. وەختێ سەحەریە دەریێوەنە یانە ژیوای دەستش بنەکردن بێتە ژن و پیاشان بە شان و یۆی دەست شاکردن بە کار و زەحمەت و ڕوانەی. هەرا لە زەردەی و چامەقامانە پێسەرسۆزی و پڕسەمەربیەی باخەکە شادریان ونە تەجربەم ماچۆ هەر ساڵ و جەباخەکەمنە هەرا لە زەردەمدا بۆونە ها ساڵە سەمەری فرەتەرش دانە و دەماختەر بیە. وەرامیەکەی چەقەریمۆ هەتا ئیسە تێکەڵی بینی چەن و تەبیعەت بە موسیقا و گۆرانیێ چەن و گوڵ و گیوا و دار و درەختی پەیوەندی شاگرتە. دە ساڵی تەمامجە عەمریم بە شوانەیی گوزەریە چەن و گەلەی گەرمیان و کوێستانم کرد و هی کەش و ئۆکەش لوانی و هەوار و هەوارم کرد.
وەختی مێگەلیە دێنێ وەنە پێ حەیوانەکەی بۆشش پێ شل کەرێنێ و دەوروبەرم نەجەمێ بێنێوە و بەوەشی و شاڵی پێوشا لەوەڕێنێ وەشە سیایی و عەشق هامیان و ژیوای ئێمە هۆرامیەکا بێن ئێمە شاڵی و وەشەویسی ماتێکەڵ بێن چەن و سۆز و شمشاڵی و سیا و چەمانەی دلی ئیباخانە دڵداری فریاوێنیوی و کونج و یانە و دڵیشا بە شۆڵە و وەشەویسی و عەشقی ڕۆشن بێن شاڵی نەبێن شمشاڵم نەوێ بۆ ونە ئاوەخت پیسە ئیسەی نەبێ هەرکە زەماون نەشکەردەی حۆش شەوانە ڕووی و هەرپڕای و گۆرانی و شاڵی بێ باوانم تەماو نەکە سەری بەڵا تەماو نەکە مامە کوتێ سەردەسڵی وەلی موتێ سەردەسڵی وەلی موتێ شوڵی بەڵا هەلی بەڵێتە ئەوان کاری دەروونە باوانم دەسڵەیە ئەوان کاری دەروونە دەسڵەیە ئەوان وەتخەبەڵا ئەبرز ڕۆحی ڕەڵا ئەنو ئەقبەتونە من باڵا بەوەرمیشەوە ئەنو ئەقبەتونە من Kaka gel. Kurbanı tamam vurdu ya. Beoy pisa. Na friz pisa wa kurbanı. Babı sırşanımı Dale bi wa dale. Ay bedeli wa liwe. Ne yazdım? Ha ne yazdım? Nedir bu güzel pekar? Tamam vallahi o da. Neden? هلا نزيف جيان Yani انا شمشالك توش امكره زار مشكلك وش بينا merhaba düzgün. خايش كودا اگر وش بينا بس وش ما دوانا في Ne خراب ne boş bırak. Hasan. بله ولا النظيف بله يعني كاكو رحيني نسيكي صح حفظ في كلمة سابقة بدنا سمسالة جديدة في سر شمال لو تابو سرك yani حاولت بي حالين بي
زەمان و زووینەوەشی حەسپەی ڕۆژ کردێنە هی وڵات و ئیمە چاوەختانە خەڵک هیچ چارەویش نەبێن و پەناشا بەردێنە بە شمشاڵی و مقام و حەسپەی تا ئایا کە من هۆشم بەی وەخت و وێش نزیک بە 60 کەسیم بە بەزم و حەسپەی نەجاتەی روشنگه عقبه خیر خزانی یا ربی شکر یا ربی شکر ایش نترچ و گاره و صحیح رحمه الله أكبر سبحان تحيات سيدنا محمد صلى الله عليه وسلم. هەزاران ساڵن دلێ ئیکوانە دەنگ و دەف و شمشاڵێ چەن و زوکر و تەلیلە و خواپەرەسا بێن بە ئارامش و دڵ و عارفا و شون کۆتا و تەریقەتی وای بلای سر مسلمانان الله به خاطر خدمت محمد پیغمبر صلی الله علیه و سلم سوره مبارک الفاتحه.
زمسانیانە و تەنیایەکام چۆڵ و بێدەنگ بوو. مامای زمسانی چەمەری مێوەهۆش، چەمەری و مەرگ. چەمەری ئاخرین مۆسیقایەن پێخوا حافیزی جەدنیێ و لوای بەرۆیانە و ئاخرەتی. جا پاییزە و ئامان و دیسان پەیدا